دژمنانی ئەم ئیسلامە بەکرێک گیراوەکانیشیان ئەوان بە ناوی ئازادیەکی درۆوە ئافرەتان دەرئەکەنە دەرەوە لە ماڵ ئافرەتان بێخاوەن دەکەن بەڵام وەڵڵاهی ئەوان دڵسۆزی ئەو ئافرەتانە نین لەبەر خۆشەویستی ئەوان نییە ئەوان وەڵڵاهی دەیانەوێت ئافرەت وەکو کاڵایەک بەکاربهێنن چۆن شتێک دەفرۆشی بڕۆ لە زۆرێک لە وڵاتەکان کۆمەڵێک شارعەیە کۆڵان هەیە جادە هەیە ئەمە بەس شوێنی لەشفرۆشەکانە وای هاتۆ کراوەتە ناو جامەوە لەو دوو جامەوە کەسێک کامیان هەڵەبژێری ئەیانەوێت ئافرەتانی ئێمەش ئاوا لێ بکەن چەندێک لەشفرۆش لە وڵاتی ئێمەدا هەیە چەند شوێن هەیە شوێنی لەشفرۆشیە لەسەر جادەکان ئافرەتان نابینی ئێمە چی پێویستمان بەم لەشفرۆشانەیە کە لە دەروی وڵاتی ئێمە هاتوونە وڵاتی ئێمەش فێرەکەن چی پێویستمان بە وڵاتەکانی دەوروبەرمانە هەرچی لەشفرۆشەی بێت بە ناوی لەشفرۆشی لەسەر جادەکان بوەسێ بە ناوی شتێترەوە ئافرەتانی ئێمەش لە خشتە بەرن بێگومان دوژمنانی ئیسلام و بەکرێ گیراوەکانیشیان دەیانەوێت کۆمەڵگایەکی بەدڕەوشت و دوور لە شەرم و حیا دروست بکەن بەڵام ئێمە ئەگەر عاقڵ و تێگەشتووی بین لە خوا بترسین هەموو پیلانەکانیان بە ئیزنی خوا بەتاڵەکەینەوە بۆیە تەماشا دەکەی دەیانەوێت فاحیشە بەدڕەوشتی بڵاوکەنەوە ئافرەت وەک کاڵایە بەکاربێنن کڕین و فرۆشتنی پێوە بکرێ بە ناوی ئازادیەوە ئەمجار خۆیان تێر ئەکەن لە ئافرەتان شەهوەتی خۆیان دائەمرشێنن بە ناوی ئازادی ئافرەتانەوە ستوکایەتی پێ ئەەکەن ئەمە ئازادیە بۆ ئافرەت ڕۆژی لەگەڵ دەیەها پیاوە بخەوێ ئەمە ئازادی ئافرەتە ئەمە حورمەتی ئافرەتە ئەمە ڕێزە بۆ ئافرەت حاشە ئاگامان لە کچەکان و خوشکەکان و خێزانەکانی خۆمان بێ با بەشەرم و بەحەیا بن ئێوە ئەهلی جومعە و جەماعەتن پێغەمبەری خوا فەرمێنە صلی الله عليه وسلم لە ئاخری زمانە لە ئومەتەکەم کۆمەڵێک پەیا بن حەدیث صحیحە لە بەردەم دەرگای مزگەوتەکان ئیزدیحام دروست دەکەنەوە تا سیارەکان ئیزدیحامی دروست کردووە بەڵام لە ماڵەوە ژنەکانیان سافیرەیە مەبەستمەوە نییە کە لە ماڵ خۆیە یعنی ئافرەتەکانیان کە لە ماڵەوەن کە دێنە دەرەوە سافیرن خۆشیان لە جومعە ئیزدیحامیان لە بەردەم مزگەوتەکانە دروست کردووە ئەوە ئێمەین جا هەر کەسێک لەو کەسانە ئەوە بێ قوڕ بەسەریەوە زەم کراوە ئەوان دەیانەوێت ئافرەتان شەرم و حەیایان نەمێنێ حساب بۆ هیچ پیاوێک و هیچ کەسێک نەکەن بەڵام خوشکە بەڕێزەکەم لە کۆتاییدا پێت دەڵێم وەڵڵاهی بە شەرم و بە حەیاوە تۆ قورستری بەڕێزتر و جوانتری وەڵڵاهی ئافرەت هەرچەندێ بە شەرم و بە حەیا بێ بەڕێز بێ وەڵڵاهی قازانجێتی بۆ دنیا و قیامەتی خوای گەورەش کەسێکی خۆش دەوێت بە حەیا و بە شەرم بێ بۆیە بە ئاگامان لە خۆمان بێت قیامەتی خۆمان نەدۆڕێنین بە ئاگامان لە خۆمان بێت دوژمنانی ئەم ئیسلامە دەیانەوێت ناشرینمان کەن شەیطان لە بەهەشتا چی کرد وەسوەسەی بۆ ئادەم و حەوا دروست کرد بۆچی لينزع بۆی دای بکەنێت عنهما لباسهما بۆی جلوبەرگیان لەبەر داکەنێ یەکەم هەدەفی ئامانجی شەیطان ئەوە بوو ئەوان جلوبەرگیان لەبەرە نەمێنێ ئەوەش هەدەفی شوێنکەوتوانی شەیطانە ئێمە لە چ فڕێدەین ژنەکانمان کچەکانمان و خوشکەکانمان دوایەوە سنگیان دەرخەن و قۆڵیان دەرخەن و قاچیان دەرخەن و بە ناوی پێشکەوتنەوە ئەوە هەدەفی شەیطان و ئامانجی شەیطان و شوێنکەوتۆکانێتی جا هەر کەسێکیش بە قسەی شەیطان بکە خوا لە قورئانە چەندەها شوێنە دەفەرمێ بۆ ناو جەهەنم دەڕۆت داپۆشراوی بۆ بەهەشت ئەبا سافیرەیی بۆ جەهەنمت ئەبا گەر تۆبە نەکەی بۆ خۆت هەڵی بژێرە ئەمڕۆ پێش مردن هەڵی بژێرە پێش مەلەکول مۆت بێتە خزمەتت